برا لە دڵڕاویکێ شۆتە دەرەوە ئەمە لەگەڵ ڕێزما ئەوەی ئەمڕۆ ئەم میلەتە و ئەم خەڵقە لەمانی قبوڵەکەن هیچ وەختێک وا کورد بە زەلیلی و سەرشۆڕی نەبینراوە قەت لە هەموو مێژووی خۆیان چکە ئەوەی کە ئەمان کردیان وایان لەو خەڵقە کردووە وایان لەو خەڵقە کردووە ئەو سەردەمی ڕژێمی سەدامی دیکتاتۆری کورتکوژی ئەنفاچی خوێن ڕێژەی لە فکر چۆتۆ ئیسا ڕەحمەت بۆ ئەو بنێرێ ئەنجاوەرە لەوەوە قیاس و لەوەوە پێوانەی کە ئەو خەڵقە لە چ وەزعێکایە کە ئاوات بە زمانەی حکمی سەدام بخوازێ لەم وڵاتە بە تەرکیب وایە خۆزگا چارەسەر کوایە و چارەسەری باش وایە بەس بەڕاستی ئەمە یعنی بە تەواوەتی فەرمانبەری بەسەر کردووە بە هەموو شێوێ بەسەر ئەوەی کە بەتاسی ئەوەی کە بە کرێچی بە بەتایبەتی هەر بە تەواوەتی وێرانن ئەوەی کەوا یعنی کوبڵی کرێچی بێ ئەوەی کە نەخۆشیەکی هەبێ ئەوەی کە کێشەیەکی هەبێ بەڕاستی بەم موچەی ئاوا حەز ناکراوە بێ بە حتا ڕۆژارێک و 50 ڕۆژارێک و 100 ڕۆژارێک خۆزگای بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەرکرایە و نەجاتمان وایە حەزمان نەکرد ئەشەبلا خەمیە منە ئەوەی ئێمە شاری خانی گیرفانی خوا ئەرە بە ئەوە بزانی دەکرێ بزان ئەرەوە وڵی داواکاری وەیە کاکە ئەم خەڵکە ماڵم ناڵێ ئەم خەڵکە شتی هەیە لەسەر من خێزانم نەخۆشە کەوتووە خۆم دووبارەوە دوو سارت دوو کەڕ سارت لێیا و بەخواش پرزم ئەگە پارێژ نەوێ بەچی بچمە لای دوو بەڵا داوا من گلەیم زۆر لیان هەیە زۆر چونکە ئێمە خەباتمان کە ئێمە چیمان کرد لە مناڵیەوە هێنامانە خزمەتی ئەو خەڵکەمان خزمەتی مەسئولیمان کرد لە خزمەتی مام زیادەمان کرد خزمەتی مەسعودبەرزانیمان خزمەتی هەموو کەسمان کرد کەچی بەفایکی ئێستاژ ئاوای نەگیرفامان دایە بەتا وڵی دەگەڕێنەوە بۆ ئیدارەکانی ئێرە بەرپرسانی کورد ئەوان بەرپرسن دێ ئەمە چەند ساڵە میلەتی کورد بەسەر ئەم بێ موچەیە ئەڕوات بەسەر لە دەزەمان دەرچووە ڕاستەوخۆ ئەوان توانن پەیوەندی بێوەکەنەوە دا بەزەنا مۆزوعەکەەوە شتەکان لە دەستمان دەرچووە بەڵێ زوڵمێکی زۆر گەورەشە مافی خەڵکە زەو دەکرێ و کە لە کاتی خۆیان موچەکان نایەن ئەوان خۆیان بە بەرنامەم کاریان کردووە لەبەرەوەی هێزی کاریان نێشتووە هەمویان کردووە بە چەگار چواردەوری خۆیان هەموو شتێک وەرەگرن خۆیان تەوتێنن لەسەر بەغا لە کاتی خۆیان موچە وەرەگرن باکیان مە میلەت نییە میلەتیش بێدەم و خەوتووە قابلی خراپتریشە بەرە ئەوان پێ بنەتن میلەتیش خەوتووە میلەت قابلی وەی خراپتری بەرامبەر کرێت لەبەرەوەی قبوڵ یەکات ئەوایە میلەتەوەی قبوڵ نەکردا ئەوان هێزێکیان نێشتەوە بە ناوی مەعارەزەوە هەر کەسێک داوای مافی خۆی بکات یا ئەگرێتە سجنەوانێ یا شتێکی بۆ دروست دەکات خەڵکی ژوا ترساوە ناوێرێت ڕاستێکان بێت سەد جارە بڕارە ناو کە مژدە نامێنێ و موچە لەسەری مانگە تەوزیعگرێت بەڵام هەرێک مانگ دوو مانگ بڕی کردووە ئەم حکومەت بۆ حکومەتی سپاردووە وەڵێ خەتایەوە وەڵێ خەتایەوە دائیمی بازار بەستاوە سەیری بازار کەڵی تۆزی مردی پیا کراوە کەس پاری پێ نییە تۆ مناڵەکە داوای شتێک لێکا کە پارە و پێ نەبوو چی بۆکەیت ئەوان خۆیان تێرە ناگایان لە خوارەوە نیە تەمان ئەرەوەڵا پارەوان مفتێ لە بەغا پارەکەی خۆیان وەرگن خەمی ئێران نیە گە خەمیان وایە حتمما هەوڵێکیانەدا و بشکوڵێکی ئێران نەخواست